بەناوی خوای گەورە و میهرەبان. لەو ڕۆژانە دیسان پرسێکی گرنگ ڕوبەڕووی کوردستان بوویتەوە، حیزبەکان و خەڵک و ڕۆشنبیران تا ڕادەیەک لەسەری ناکۆکێن وە پێدەچی زیاتر لایەنی دەسەڵات تەرحەکەی وابی کە ئێمە سەرۆکایەتی کۆمارمان ڕەنگە پێویست نەبی یان پۆستێکی تری بەدیل وەرگرنەویش بریتێ لە سەرۆکی پەرلەمان. بە هەمان شێوە لەبارەی سەرۆکایەتی هەرێمیش قسەی وا هەیە. البەتە ئەوەی سەرۆکایەتی هەرێم زۆر وازێحە، ئەگەر سەرۆکایەتی هەرێم نەمێ دیسان هەرێم قۆناغێکی تر بچوو دەبتەوە و ئەگەر سەرۆک کۆماریش ئەو گۆڕانکاری بەسەردا بێت دیسان گۆڕانکاریەکی زۆری بەسەردا دێتەوە، لاندێک جار ئیجابیە لاند جار هەیە زۆر زۆر سەلبیە. دەبی لە پێشەوەی ئێمە تەقیمی ئەو گۆڕانکاریان ئەو هەنگاوە بکەین کە ئایا سەرۆک کۆمار لە بۆ کورد باشترە یان سەرۆکی پەرلەمان. دەبێ ئەمە زۆر بەوردی ناسنامەی عێراق، گۆڕانکاری و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، پێگەی ئەو ئیتیفاقیانەی یان ئەو مەجموعە پرۆژانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیش دەکەن و تەأسیراتی جیهانی، قەزیەی فەڵەستینە، ئیسرائیلە، عدم المس بالإرث الاستعماري كومالك مبادئة كومالك جلالية تبي زور بودي شارع زي أنا بين أجقص لسبابة الشوابين نبي وابزانين كعراق وكو دولتي أوروبية نظام نايلين رتاو تطبيقات واي ودستور واي نخر تبي بروانجي أمني كردستان تمشي أو قضية كي نك بروانجي قانونيا مؤسساتي لبيج دا بروانجي أمني إما يعني واضح تيارة لوضعك داينك كشتي مؤامرات دولي ولا أبو بتايبتيش مؤامرات إقليمي إم شكي إما زور لوي دا يعني إما زور ترباسي ومان كريا إما وفاقي دولي لبو مقازانزا بلا وفاقي إقليمي زور زرر يعني دبي لو معادلة آلوز وردانا ئێمە دەستنیشانی ئەوی بکەن ئایا سەرۆک کۆمار باشترە یان سەرۆکی پەرلەمان. ڕاستە عێراق ناوێنرای نیزامێکی پەرلەمانی، بەڵام شەرت نییە ئەو نیزامە پەرلەمانی وەکو نیزامە وڵاتانی ئەوروپی بین نەخێت. دەبی جاریشتر عێراق وێچووی ئەو وڵاتانە بکەین کە ناوێنرایە دەوڵەتی مکەونات یان ئەوانەی سیستەمی تەوافقی لە ناویش دەکات. دەبی زۆر بەوردی ئەزمونەکانی لبنان کە سەرۆک کۆماریان مەسیحی بوو، سەرۆک وەزیرانیان سونی، سەرۆکی پەرلەمانی شیعی، و هەروەها قوبرس و چیکۆسلۆڤاکیا و بە جۆرێک لە جۆرەکانی نادیموکراسیش تەوافقیە نادیموکراسیەکەی ئیمارەت. یعنی ئەوانە دەبی بەوردی تەماشا بکەین، دەبی زۆر بەوردی ئەزمموی کێشەکانی لبنان لە ساڵی 1975 و 6 دەستی پێکرد تقریبا تا ئێستاژیانە تا کۆنگری تایفی شەر تا و چارەسەر نەبووە. بزانین کاریگەری ئیقلیمی و کاریگەری نێودەوڵەتی لەسەر پێکاتەکانی ناو لبنان و دەوریان هەرێکە ئەوەی ڕئیس جەمهوری هەبوو، ئەوەی ڕئیس وزەرای هەبوو، ئەوەی سەرۆکی پەرلەمانی هەبوو چۆن. ئێمە ئەوەی دەزانین کە لەو ناوچەیەکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق تیایدا خصوصیەتێکی یەکجار زۆری هەیە. لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکە لە پێوتێ بینایی فەوقی سایکس پیکۆ جزئێکە لە وڵاتانی عەرەبی و ئەندامە لە جامیعەی عەرەبی و لایشکە لەسەر بوعتی نێودەوڵەتی ئەو جۆرە دەوڵەتانەیە کە پێی دەوترێت دەوڵەی تەوافقی هارمۆنیک، یعنی دەوڵەتی پێکاتەیە نەک دەوڵەتی مواطنە. هەوەن تەنیا دەوڵەت کە یعنی ئەو دوو مەفهومە زۆر فەرقە کە دەبێت دەوڵەی مواطنە یان دەوڵەی مکەونات. عێراق دەوڵەی مکەوناتە، يعني كاتك سي سەرۆکایەتی کەدا بەشدەبی تەنفیزی تەشریعی قەزایی دابەشبوونەتی ڕاستەقینە نییە وەکو شوێنە نا جارێکی تریش بەشی ناو پەرلەمان بەشی ناو تەشریعی لەگە بەشی ناو تەنفیزی مکەونەکە یەک ڕائیە، يعني وانیە وەکو شوێنان کە گوتت تەشریعی مطلق تەشریعی بی و تەنفیزی مطلق نەخێ. ئەو ئەزمونانەمان لە وڵاتانەی کە ناومان هێنا واضح لێرە. بۆیە سەرۆکی پەرلەمان ئەو دەورە ئەساسی نابی لە دەوڵەتێکی وەکو عێراق. ئەوە بە پێندێک شارەزاش
سەرۆکی پارلەمان زیاتر لە هەندێک وڵات تا پێیان دەبێت سپیکەر یعنی وەکو ناتق ڕسمێک وەکو ئیداریان وەکو ئەوی لە ئەسڵدا بە برا گەورەیان وتێت دیپلۆماس قەدیم لە یۆنانی کۆن ئەوەی کە برا گەورایەتی چی دەکرد وەکو بێ برا گەورایەتەکەی باوشێکی فراوان دەکردەوە بێ ئەوەی خۆبە هیچ لایەک دەگری پێیان دەگوت دیپلۆماس ڕۆڵێکی لەو شێوەی دەبینی کە چۆن باڵین لایەنە ناکۆکان کۆکاتەوە زۆرترین ئۆقڕی هەبی بەرامبەر ئەم لایەکە بۆیە ئەو دەورە گرنگەی نابی ئەوی ئێمە لی دەترسین ینی دەتوانین بە دیوێکی تریش پرسی سەرۆکایەتی پەرلەمان ڕەنگە لە بۆ ژیانی ئاسووی ناو کوردستان ئیجابیاتی کەمێک زیاتر هەبی یانەوەی پێی دەگوترێ ڕزگاری کۆمەڵایەتی بەڵام پرسی سەرۆکایەتی کۆمار بۆ ڕزگاری نیشتیمانی زیاتر قازانجیە کاتە ئێمە کەوتینە بینی دوو معادلەی ڕزگاری نیشتیمانی و ڕزگاری کۆمەڵایەتی کامیان مهمتر ئەمە هیچ گومان لەوەی دانیا هەردوو مهم بەڵام کاتە حاسمەکان ڕزگاری نیشتیمانی گرنگترە چکە ئێمە لە قۆناغی بە دەوڵەت نەبوونی لەساوە ئەساسایی ینی وابزن زیاتر ڕوون دەبێتەوە کە سەرۆک کۆماری لە بۆ کوردستان باشتر لە سەرۆکی پەرلەمان بە تایبەتی لەو کاتێ ئەگا وەزیر خارجیەشی کورد نەبی چکە وەزیر خارجیە هەبی و سەرۆکی پەرلەمان ڕەنگە تا ڕادێک دەگونجێ بەڵام وا پێدەستی سەرۆک کۆماری وەزیر خارجی نەمینێ لە سەرۆکایەتی پەرلەمانیش ئەندامت دەبی کەواتە دەتوانی بری لای پەرلەمان زامن دەبی کە موئامەرات لێ ناکرێت بە تەبیعەتی حالیش ئەگەر تەوافقی نەبی تەوانەوە لەوێ ئەکسەریە و ئەقەلیە ئەوە لە تو دەباتەوە بەڵام کە ناومە لێنە نیزامی تەوافقی ئەکسەریە و ئەقەلیە نییە ئەوەی ئەمە مەترسیەکانمان هەیە کە ڕیاسی جەمهوریمان پێ باش ئەوەیە ئێمەی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکوبرێ شخصی قانونیمان نییە دیبلۆماسیەتمان لاوازە بە تایبەتی لە دوای ئەو ڕفراندۆمە ماروێرانی کە سەرکردایەتی کورد کردی پشتیوانی نێودەوڵەتیان لە بۆ کورد نەهێشت ئێستا کورد کەوتە ژێر سزا یان ئێمە پێویستمان بۆ هێزارکە کوردستان هەڵسینین هەڵسانەوەی کوردستان لە ئێستادا دەبی بە موافقەی عێراقی بی ئەو کاتێک کە کوردستان هەڵسان موافقەی عێراقی نەدەویست لەبەرەوەی عێراق هەم لە بەندی حەوت بوو و هەم لە حالەتەکی قەراردان بوو بۆیە مەجالەتی باش هەبوو ئێستاوە وەزع گۆڕا ئەو کات یعنی موافقەی عێراقی نەدەویست ئێستا هەڵسانەوەی عێراق موافقەی دەوێت وازم کەسیش باوەڕ بۆی ناکە عێراق موافقی کە هەرمی کوردستان هەرسێتەوە لە عیلاقاتی دیپلۆماسی و لە عیلاقاتی دووەلی لە عێراق خۆی بەرزتری وەکو پێشترێ تێدا بوو پێشتر هەر سەرۆکەک داهاتە بەغدا دەبابی ڕۆژی دومدا هەولێری کەواتە عێراق ئەو کاتی بریتی بوو لە بەغدا هەولێر ئێستا عێراق بریتە لە بەغدا ئەوە حەقیقەتە برادران دۆڕاندیان زۆر خراپیان دۆڕان ئێستا ڕاستکردنەوەی دێ ڕاستکردنەوە بەبێ سەرۆک کۆمار ڕەنگە نەک پێمە ڕاستکرد خراپتر دەبی چکە سەرۆک کۆماری عێراق کۆمەڵێک سلاحیەتیشی هەیە بە تایبەتی سلاحیەتی ئیتیفاقیاتی نێودەوڵەتی ئەوانەی کە موئامەرات لەسەر کورد بووە زۆربەی ئیتیفاقیاتی ئیقلیمی بووە اتفاقیاتی ئیقلیمی موافقەی سەرۆک کۆماری دێ کەواتە ئەمە لەوەی تا ڕادەیەک زامن دەبێت ئەجارە ئەگەر هەر قەراڕێکی ئەکسەری و ئەقەلی لە پەرلەمان دەربچی دیسان ڕەزامەندی و مۆری سەرۆک کۆماری دێ یعنی دیسان لێش زامن بووی ئەوەی گرنگە ئەوەیە دەبێ سەرۆک کۆمارێکدا بنرێ بەپی ئەو سلاحیەتانی کە هەیە سلاحیەتەکانیش ناتوانین برین تەشریفی لە تەشریفی زیاترە بەشێکە لە سلاحیاتی تەنفیزی و لە کۆتاییدا ئەگەر ئەو نەیکا کاتە بکورین دەوڵەتێکی ناقص دروست دەبی لەوێ ئەو دوایی سەرۆک کۆمار پارێزگاری دەستورە لە دەستوری عێراقیش لەوەتەی عێراقێ و هەروە لە هەر چوار پارچە دەوڵەتی داجیکا دەستوری عێراق لە هەمووان باشترە ئەمە دەمانتوانی لە ژێر سای ئەو دەستورە بینای دەوڵەتی کوردستانی بکەین بێ ئەوەی دەنگی زۆر گەورەشی لێوە بێ ئەوانە هەموو دەکرێت بەڵام ئەوەی دێ پێویستە سەرۆک کۆمار پاڵپشتێکی زۆر چاچی لەگەڵ یعنی یەک دەنگن یعنی ئەو تاوافقی عێراقی لە غیر سەرۆک کۆمار دەبی بکرێت نابێ حیزب ڕاستەوە خۆ تەعامل لەگەر دەوڵەتی عێراق بکە و پەرتەوازەیەکی زۆر خراپی لێ دەرچی ئەگەر موئەسەسات بی دەبی ڕێئەز جەمهوری کە
لە جیاتی پۆستەکەی خۆی ڕێاسی جەمون و هەموو لە جیاتی پێکهاتەکەی خۆشی قسەوی نهایی بکە ئەو کاتی سەردەمی مام جەلالی جارشکە دێتەوە پێش وەڕەنگە زیاتریش دەبی ئەوانە هەموو خاڵی گرنگن لە بۆ سەرۆک کۆماری یان لە بۆ کامیانبی ئەوی ئەمە مەجای مەترسیمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە بە تایبەتی وفاقی ئیقلیمی هەردەم موامەراتی ئیقلیمی هەیە لەسەر کوردستان هەر لە جامیعەی عەرەبی هەر لە وڵاتانەی دەور و بەرمان ئەوانە ئامادەن خێرا وفاقێک بکەن لەسەر حیسابی زەعیفترین میلەت لە شەرق ئەوسەط کە کوردە ئەو ڕێئاسەتی جەمهور ڕێ لەوەی دەکرد ڕێ لەو ینی وەکوی بە مرتاحی ناتوانن بێن دانیشن بەسە سەرۆک کۆمار پازن ئیتفاقێک بکرێت ئیتفاقەکەش بکرێ تەنفیز وەکو ئیتفاقیەکانی سەعد ئاباد ناولێدنیان حلفی سەرتۆ ناولێدنیان ئەوەی جەزائیر لە ئەخیرکیان ئەوەی ئێستا تورکیا وا دێو دەچی بەنیازە بیکە ئەوە ناتوانانی ئەوجە دوایی ئەوەی کە فەقرەی گرنگە ئێمە دەنجێکی دووەلیمان نییە ئەو دەنگە دووەلیمان ئەمە پێویستە لە کە سەرۆک کۆمارمان هەبی ئەو لەو بابەتەی زۆر جار هەیە لە ئەزمونەکانی هند ناولێدنە سریلانکا یان ئەوانەی شوێنەکانی تری کە ئەقەلیەتێکی لێە بنمونە عەبدولسەلام کە بۆ سەرۆک کۆماری هێن لەبۆ پێکهاتەی ئیسلام بۆ ناسنامەیەکی زۆر گەورە ئەمن لە هەمووان مەترسیدارتە دەوەی دەبینم دەترسێم ئەگەر ڕئیس جەمهور بگۆڕدرێ بە سەرۆک پەرلەمان ئەو نەریتە تێک دەچی کە تەواف بکرێت چونکە ئێستا عەرەب بە شیعە و بە سونە حەزیان لێ نییە ئەو جارە سەرۆک کۆمار کوردی دەرێن با نەبتە نەریت هەتایە لە بۆ ئێمەی کوردیش وا باشە ببتە نەریت کە دەوڵەتێکی تەوافقی چونکە ئەمن لە لای من سیستەمی تەوافقی لە فیدرالیش گەورەتر و بەقووەتە چونکە شەراکەیەکی باڵا دروست دەبی وە ڤیتۆ دەبی وەکو دەوڵەتانە ئەوانە هەموو ینی خاڵی گرنگن و زۆر بە کورتی باسم کرد لەبارەی سیستەمی ئایا سەرۆک کۆماری باشترە یان سەرۆکی پەرلەمان پرسیاری چارەنووساز لە دوای هەڵبژاردن دێ پرسیاری مەسیریە ئایا کوردستان لە دوای هەڵبژاردن چی لێ دێ ڕاستی کوردستان تووشی شکستەکی زۆر گەورە بوو ئەو شکستەش وازی هەموو ڕۆژەی دووبارێکینەوە بەڵام ئەو وڵاتانی کە دۆستی کوردن هەر لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و حتا ئەمنوای دەبینم عێراق و ئێران و تورکیاش بەڕازگویانە بە سەرکردایەتی کوردیان بۆ ئەو ڕیفراندۆمەی پێی کەس سەرە ناکرد جگە لە خۆتان ئەو خەبیرەی نەمساکەوتی ڕیفراندۆم دەوڵەتی کوردستانی ناو برد و عێراقی کردە دەوڵەت بەڕێی من زۆر ڕاست و درستە ئەمە پێشتر لە کوردستانیش لە توێژینەوەی ستاندەرڕێک عیبارەتی وها دقیق نامەڵام عیبارەتی ئەو شێوەمان کە ئەوانە قازان دەکەن کوردستان ئێستاش دەکەوت زەرەر و زیانەکانی ئەوەندە زۆرە و قازانشین زۆر بەداخەوە گوناحە ئەندێک ڕەوشن بیر نزایەت دەکەن درێن ئەو ڕێفراندۆما وەکو تاپۆیەکە لە بەرکمانەوە هیچ ئەساسێکی نییە هیچ ئەساسێکی قانونی دووەلی نییە دیسان خەڵکی هەڵمە خەڵکتێنەوە یاسەناسی گەورەی دنیای هەیە بابین تەماشاکەم زان ئەو ڕێفراندۆمە هیچ ئەساسێکی قانون هەر لە سەرەتادا بە خۆی ڕێفراندۆم نامچ یەک سێ شەرعیەتی دەوێت شەرعیەتی ناوخۆ شەرعیەتی عێراقی شەرعیەتی نێودەوڵەت کەسێکی هیچی لە بۆ نەکرابوو ئەو کاتە دەبووە تاپۆ ئەگە موافقی ئومەم متحیدە یان موافقی عێراقی چونکە سیادە عایدی ئەو دووجێ سیادە عایدی عێراقە ئەگەر عێراقیش ناقصە سیادی بێ ئەجارە سیادە دەبتە تەوسیە وسایە نیزامی شای دەکەیت سەر ئومەم متحیدە ئەو هایە لەناو ڕێفراندۆمە ئەگەر وا وایە تاپۆ وایە مەلا مستەفا وازم لەو سەرکردانی ئێستا دڵسۆزتر و ساڵی 74 پێشی شەڕی بکرێتەوە ڕێفراندۆمە چی دەکرد قازی محەممەد ڕێفراندۆمی دەکرد شێخ محموود ڕێفراندۆمی دەکرد بەس ئەوە نیزامە وان نییە زۆر هەڵەیە زۆر گوناحیشە ئەو خەڵکی واتی دەگەن ڕێفراندۆم ڕۆی ئەو ڕێفراندۆمەی ساڵی 2005 بوو بزانم تازەک باشتر و بەڵام ئەیش ناتە تاپۆ چونکە موافقەی دووەلی دەوێت ڕێفراندۆم پرسی سیادێ ئێستا لە حالەتێک داینا ئێمە چەند سەرکردەیەکی کوردمان بۆی ڕێفراندۆمەوە تووشی سزای نێودەوڵەتی بووە کەواتە دەبی دەنگدەر ئاگدار بێ دەنگدان بەوانە ینی وەکوی زیاتر تووشی سزامەندەک حتا بە خۆشیان هەقوێنی خۆ هەڵبژێرن
بۆیە لە هەڵبژاردننی داهاتوو ئێمە ڕاستە پێویستمان بە یەک فراکسیۆنی هەیە بە یەک ڕێزی هەیە یەک ڕێزی دەکرێ ئەم نارێم مستحیلە بەڵام بەو شێوەی چەند ساڵەکرای یەک ڕێزی زۆر زەرە یەک ڕێزی بۆی دەکرێت کە تەبەقەی گەندەڵ لە کوردستان ئەو ماڵ و سامانەی لە دەرەیە تاقدیری نزیکەی 120 میلیارد دلار دەکرێت پێشەوەی عێراق دەستی بەسەردا بگری با پیاوچاکن بەخۆیان بینەوە بابیدەن ئەو میلەتە فەقیر و هەژارەی هێزی پێشمەرگەی موچە خۆران ماڕە ئەنفاڵ ماڕە هەژاری فەقیری کرێتی با بیان دەنێ خوا خێریشیان دەنووسی و داوای لێبوردنش بکەن و وعدەچی کەورش بەو میلەتی بدەن برێنجارش کە ئێمە دزی ناکەین ئەگەر دزیمان کرد هەردوو دەستمان بپڕن ئەو جارە ئەوە دەکرێت ئەو جارە یەک ڕێزی لەگە ئەوانە بکرێت بەڵام بە سەرکردایەتی ئەوانیش نە بە دیزاینێکی نوێی ئەجینا ئێمە ئەو جارات تووشی وەزعێک بووینە پێشترێ بەهێزترین مکەون لە پاش 2023 ڕوخانی سەدام چوینە ناو عملیەی پرۆسەی دەوڵەتی عێراقی ئێستا لاواسترین پێکاتەی وازحیش دیارە ئەو دەسەڵاتە وای لێ کردێ و بەو دەسەڵاتەش ئەوە ڕاست نابتەوە بۆیە بە هەموو حیسابێک دەبی دەنگدەری ئەو جارە ینی میلەتی کورد خۆی مەسئولیەتی سەرشانی خۆی بزانی ئێستا بێ ساحێبە بێ قیادەیە دەبی بە خۆی قیادەی خۆی بی بزانی دەستێکی ئەمینی شارەزاد دروست بکە لە کوردستان ئەگە ئەو دەست ئەمینە و شارەزاد دروست بووی ئەمن لێرە بەڵێن بدەن بە ماوەیەکی زۆر کەم هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بار و دۆخی جارانی و عێراقیش دەویان برایەنیشی ئەمان لە ئەوەی ناتوانن خاک و شوێنی ئێمە بگرن لەبەرەوەی شیعە لە جیهان ئەقەلیەتە ئەوەندە دۆستی زۆر نییە هەر دەتوانن منطقەکانی خۆیان بپارێزن ئەم قەنەعەتم وایە ئەگەر دەستێکی ئەمین و شارەزاد دروست بوو بە ماوەی یەک ساڵ کەرکووک و مەخمور و سنجاریش دەچێڕنەوە و ئەو تورکیە چاوچنەوەکەی دەتوانین لە کوردستان دەکەین وە ژیانێکی زۆر زۆر خۆشیش لە کوردستان فراهەم بکەین تەوەرشی تر هەیە ئەگەر داوا لێ بکەن بۆ سەر کۆماری و ڕێگری وەڵامی چی دەبین ئەگەر داوامان لێ بکرێت لە بۆ سەر کۆماری پرسیارە کاتێ لە بارەی من وڵا ئەمە الحەمدولای خەڵکی زۆر گەورەمان هەیە لە بۆ سەر کۆماری خەڵکی شارەزامان هەیە و دەتوانن وەکوورێک ئەو کارانەی ئەمە باسمان کرد زۆر زۆر بە جوانی بیکەین ئینشاڵڵا پاکمان نەکەوتێ لەسەر کەس بەس ئەو تەبەقە گەندەڵە ڕێگرە لە گەشەکردنی عەقلی گەنجی کورد بۆ پۆستی زۆر زۆر گەورەدەنا عەقلی کورد لە تاریخدا وەسفی زۆر زۆر بەقووەت کرایەوە لە هەموو پۆستەکانیشی ناجەح دەبی دەستان خۆش وەسەلام عەلەیکوم